بسم الله الرحمن الرحیم. من ناوم نەوشیروان محەممەد عەزیز، یاڵامپەیی دانیشتووی خورماڵ. ئەو کاتەی کە ساڵی 1970 کیمیابارانی سنووری هەڵەبجە و خورماڵ و شارەزوی هۆرەمان کرا، ئێمە دانیشتووی گەڕێکی گەڕاوەکە بووین لە خورماڵی کۆن. ئەو کارەساتە ڕاست کارەساتی گە، بەڵام خورماڵ تابێتمەندی زیاتری هەبوو لەو بارانات لە ساڵی 1970 کە ڕژەمی باز ئەو کاتە ویستی خورماڵ و گوندەکانی دەوروبەری بە زۆرم لێ بار بکات، بیگوازێت بە شوەکانی کە بەڕاستی خەڵکی ئەو کاتە ئیتر ڕابڕێندشی ڕژێمی بەعس خورماڵ و هەڵەبجە و ئەم گوندانە لە سنوورەکان خەڵک جەماوەرەکە ڕاپەڕی و ڕژێمی بەعسیان لەم سنوورە بەدەرنا. بەداخەوە پاش ئەوەی کە ڕژەم لەم سنوور نەما، دواتر سەر لە ئێوارەکەی بە هێزێکی زۆر و گەورە بە کۆپتەر و زرێپۆش و سوپا و جاش و جێش هاتنە سنوورەکە و سنوورەکەیان داگیر کردەوە. ئەو کاتە جەماوەر هیچ پشتوپەنایەکی نەبوو، کەسێ نەبوو بەرگری لێ بکات، بۆیە بە ئاسانی ڕژەمی بەعس هاتەوە سنوورەکە و سنوورەکەی داگیر کرد و دەستی کرد بە ڕژبگیر، کە لەم سنوورێمان نزیکەی 20 نەفەر زیاتر خەڵکیان دەستگیر کرد لە پردی زەڵم کە خەڵکی مەدەنی بوون، هیچیان چەکدار نەبوون. دوایەوە ئەو خەڵکانەیە بردنە سەردوگومیان کردن لە بینی سەی سادق و شانەدەری، لەوێ زێنە بەچاڵ کرابوون. بەداخەوە کە سوکارەکانیان هەر چاوەڕێ ئەو بوون کە بگەڕێنەوە، ویان زانی یا زیندانی کراون یا شوێنێ. بەڵام ساڵی 95 ئەو کەسەی خاوەنی زەویەکە بوو لە سنوورە ویستی بووی حەفری هەڵکەنێ بۆ ئاو. ئەو کاتە تەرمی ئەو شەیدان لێوە دەرکەوتن و خەڵکیان لێ ئاگادار کردن کە خەڵکی ئێرە ڕۆشتن، زۆریشان لێ ناسینەوە، هێنانیانە بۆ ئێرە و شەیدەکان لە خورماڵ ناشن و هەرێکە بۆ شوێنە جێگەی خۆی. ئەمە تایبەتمەندی بۆ سنووری خورماڵ. ڕاست خورماڵ هەر لە شەڕی عێراق و ئێران هەمیشە لە ژێر بەردومانە بووە، یعنی منتیقەیەکی سنووری بووین، لە هەر شوێنە شەڕێ وایە عێراق هەجوومێکی بکردایەتە سەر شوێنێکی ئێرانی ڕاستەوخۆ لێرە ئەم منتیقی خۆمانی بەردومانە کرد، ینی بەدەیان خەڵک لەم شارەی ئێمە شەهید بووە هەر بە تۆبارانی تاکو و شەڕی عێراق و ئێران. ئیتر دوای بە دوایەوە جوومی ساڵی 1970 کە ئێران هاتە سنوورەکە و هەڵەبجەی داگیر کرد، شەڕی عێراق و ئێران وەختە بەردەوام بوو. ئەمە تێقی ئەمە بەر شاڵاوی ئەو تاوانە گەورە کەوت کە کیمیاباران بوو. وکاتە ئێمە نزیکەی 25 ماڵێک لە خورماڵی کۆن بووین، گەڕێکی لای گەڕاوەکە لێوە دانیشت بوون. خورماڵی بێبەش نەبوو لەو کیمیاباران. بەداخەوە ینی هەڵەبجە و ڕۆژ 16 سێ کە بەردومانەکە کرا، من بەبیرم دێ ئەو کاتە ئێمە قوتابی بووین، هەتا قایم قامەکەی هەڵەبجیان هێنایە مزگەوتی گەورەی خورماڵ بەدەست سوپای پازاران. جا ئێمە هەر بۆ معلوماتی جەنابتان، ئێمە هەر شەوەکەی شەوی 16 سێ ئەم خورماڵە بە بەردەوام تۆبارانێکی بە بەردەوام کەس نەیتوانێت لە ماڵێ بچێت تا دەرگای حەوشەکەی، تاکو نزیکی دەمەبیان هیچ نەماوەکو بڵێ هەر لەم منتیقەیە هەر شەڕ نەبووە تۆ پێ نەتەقیوە. ئیتر ئێمە هەر ینی بەلامانەوە سیر بوو کە شتێکی ئاو بهت بە بەردەوام تۆباران و دوایی وەستا. لەم حاڵەتانە بووین ئەمە چونێ مەلجەوشۆ لە گەڕاوەکە لەوانی کەسێگەر بینوێتی پێشتر. ئەو لە مازانیان لە دەرگای حەوشەکەمان من خۆم ڕۆشم دەرگای حەوشەکەم کردەوە سیرەکەم سوپای پازارانی ئێران. اینجا زانیمان خورماڵ داگیر کراوە. ئەیتر کە خورماڵ و ئەم سنوورە داگیر کرا، بەڕاستی لەیان ڕژێمی بەعسەوە کەوتە بەردومانکردی ئەم سنوورە، تاکو ئێمە وا مالیات و یان نەمانتوانی دەرچین لە خورماڵیش، هەرچوینە مەلجەکان هەتاکو دەمە و ئێوارە. ئێمە ئەو شەوە ماینەوە بەڕاستی شەوی حەڤە لەسەر 18 ئێوارەکەی پێشی عەسر. من بۆ خۆم هەر هەستم کرد بە بۆنێ گوتە هاتا ئەوتم بە دراوسیەکەمان وتم ئەوە ئێوە شێشتان لێناوە بۆنی پیاز و سیر دێ ناوەڵە. وترە سێرمانە کرد چۆلەکە بە ئاسمان و هەر ئەکەوێتە خوارچی باڵندە بوو کەوتنە خوارم مردن، ئاژەڵ و شت مردن. ئیتر تێگەشتین
ئەمە کیمیاڤارەجا ئەوم لە یاچوو پێشتر ئێمە لەگەڵ خزمەی خۆمانە کاک عەزیز سادق ئاگامان لێ دوو فڕۆکە هاتن پێشتر دەنگێکی زۆر تایبەتیان هەبوو هەندێک کاغەز و شتی وردیان خسە خوارەوە لە خواری خۆرماڵ وای بڵێن بۆم بسکیت ئەو پیاوانی کە بە تەمەن بوون وەختێ ئێمە گەنج بووین وتیان بەشم ئێوە بڕۆن بزان ئەمە ئینزار بێت ئەمە بەلاغێ بشتێ بۆم خەڵکە کە ڕۆشتین سێرەکە هەمووی وردە کاغەز و پارچە بەتانی و ئیسپەنجە وردە و ئەمانەیە بەڕاستی ئەمە زۆر ینی لەوە تێ نەگەشتین ئەمە بۆ ئیتیجا وەرگرتنی هەوایە بە نیازە کیمیابارانی سنوورەکە بکات ترەوەی پێش ینی دوای تقریبان 35 دقە هەستمان کرد بۆ بۆنە سیر بۆنی پیاس تر ئەو کاتە بەڕاستی ئەماتر خەڵک هەمووی شەڵاژا چوون کات هیچ ئەزمونێکمان نەبوو لەوە من دایکم بە ڕەحمەت وتی باڕۆی هەندێک نانوشت کۆ بکەنەوە بەشتم دەربچین ئێرە بەجێ بێڵین زۆریش دوور نەبوون ینی مەرجەکان لە ماڵمان تەقریبا هەر ئێوە سەرجادە کە ڕۆشتین من لە هێوانەکەم دایکم نانی کۆ کردوتر من هەر ئەمەزانی کەوتم هەناسەم تون بوو قاچم شل بوو کەوتم دەست کرد بە هاوار کرد دایکم هەچیان لێ نوێن بەر نەیتوانین بەرزم کات دەست کرد بە هاوارکردن دراوسەکەمان هاتن هێشتر خەڵ ڕای نەکردو هاتم بە باوەش هێنامیان دای گەڕاوەکە هەندێک هاوشیان کرد بەس سەر و شاوما و بەڵام شتێک کە هەلە بیرم ناچێت لە زۆر جار لە بچاو پێکۆنەکە باسم کردووە باوکم بە ڕەحمەت زۆر گریا بەسەرم ینی ئەیوە ئەگەر تۆ بمری من خۆم مەکوژ قەدەری خوا ئەوان مردن و بنمام ئێتر من ئەو کوڕی خزمان کاک عەزیز سادق وتی با من ئەم بە مەشفرا شتێکی کەم سەیارێ شتێک هەر بە باوش و هاتە ژێرباڵم بردمی هەتا لای مزگەوتی گەورە لەسەر پردەکەی گەنجان تووشی کاکسەیەق بووین باوکی کاک ئەسعەدی مرور وتی ئەوە بە من شێوانگیانەوە چێتم وەڵی کاکسێ کیمیایی لێدانێت وتی ئەی باوکە ڕۆی مناڵەکانی متوەڵا لەگەڵ باوکم و باوکتوانەکان پێکەوە ئیت منەوە ناگام لە خۆ بردیان مزگەوتە لە ناحۆشەی مزگەوت و ناو مزگەوتەکە پازارێکی زۆر کوژرا بوون هەر ئێوە جێما بوون من کاک عەزیزەوە ناگام لە خۆ بردیان ناو مزگەوتەکە ئیتر دوایی گوێم لە هاتوو هاوار بوو نەمزانی باوکمان و دراوسەکانمان هاتوون تر من ئەو ناگام لە خۆم دوای کە چاوم کردەوە تام لە خەسەخانەیەکەوە ئاویان بۆ هەڵبەستوم بە ڕەحمەت بێ کەسێکی لای خۆمان کاک مەلا عەدنان لەسەر لە ژیانان نەما ئەو لەسەرم ئاوی بۆ هەڵبەستم و کات مەلا عەدنان ئەمە چوتی وەڵا ئەمە تۆ کیمیایی لێدایی من وتم مەسیفەکەی ئەحمەداوە وەختە نەڕووخا بوو ئێران کردووی بە خەسەخانە تر لێ من تەداویان بۆ کردم یەکێک لە خراپی ئەو کیمیایە هەر بۆ مەولادی جەنابتان هەنی هەستی ئینسان نایەڵێ فکرین سفرەکاتەوە هەنی من ئیتر لەو دەقە هەر نەمزانیوە هیچ کەسێک مەیان نییە هەر شۆم ڕۆژمان لێ بووە بەیانی هەم دیسانتارەی عێراق هات شەمی زەڵمی بۆردمانی کیمیاباران کرد ئێستا هەر ئاساواری لەسەر شاخەکە دیارەگەر کەسێ بڕوا سەیری بکات ئیتر من لەوێ زیاتر پەکم کەوت چاوم لە دەستداوە نێشتوانێت ڕۆشنم نەما بوو ڕێگەی خزمشتمان ئەو کاتە پێشمەرگە بوون بە ڕەحمەت و کاک شەید فاڕۆقوان و مامۆستا ئەحمەد مەجید بە بردمیانوتیان فڕۆکەی ئێران دێتەوە کە ڕەجاڵ لێو برینداڕشت بارەکات بردمیانە ئەوێ من بە فڕۆکەی ئێران بردمیانە سنە دوایی لە سنە گواستومیانەوە بۆ تارانێتتر من باوکم و دایکم و خوشکەکەم جێماوە من هەر نازام چیان بەسەر هاتە دوای من بەڵام دوای ئەمە ئیتر هەر کەسە بۆ خۆی ڕای کرد بوو دایکم هەر دوای من وای لێ هاتبوو دیار بوو کیمیایی تەسیری لێگر و باوکم هەڵی گرتو بە کۆڵ هەتا لای مزگەوتی مەلا عەبدوڵای گۆڵپی دایکم لێ شەهید بوو باوکشم هاتوومە حاولەیەک و بەرەوە حماوە بڕوا ڕێکی گەورەسانەکانی خورماڵ ئەوش لێ وەفاتی کردبوو خوشکەکەشم ئیتر پازدار و ئەوان هێنا بوویان هەتا لە چەمی زەڵم خوشکەم ئاو بردیا و ساڵە ئاو زۆر بوو پازار گرت بوویانەوە ئیتر منیان بردووەوە تاران ماوەی من لە خەسخانە بووم چاوم هەر لە دەستا هیچ نەبینی دوایەوە ڕۆژێکیان ئیتر هەندێک تۆزە چاوم کراوە شتمە بینی بە لێڵی هەرچی هەر چاوەڕێەکەم هەمووی هەر فارز بوو خۆم هیچ نەیەزانی وەکو خەو ببینی پرسیارمەکەمە کوێیە ئەمە یان ئەمە تاران ئەمە چیەکەم لە تاران من خەڵکی هەرمە خەڵکی خۆرماڵم هیچم نەیەزانی خۆم فارسی چوزانی و کاتە
ڕۆژێکیان جا بۆ معلوماتیشان هاوزمان زۆر خۆش. ڕۆژێکیان من ئیتر لە هۆڵەکەی خەسخانەکە دەستم کردو بە دیوارەکە ڕێمە کرد 3-4 کەس لە تەمەنی ئێستەی خۆما بوون پێکەوە زانم قسەیانەکە بە کوردی. ئیتر من بەبێەوەی بیان ناسوان ڕۆشم باوشم پیاکردن لەو کاتە تەمەنم 16 ساڵ و باوش پیاکرد زۆر گیریام تر ئەوان زۆر دڵخۆشیاندام کاکە چی تێ لە خزمەتەن تۆ چی توچی ئەوان دوتم کاکە وەڵای من خەڵکی خورماڵ و عێراقیم تام لە ژوورێک هەمووی فارسە ئێوە چیەکەن وتی وەڵای من هەر بەرکەوتین کیمیایی پێشمەرگە بووین چی تێ وەڵای بم بۆ لای خۆتان هەنی بەڕاستی ئینسان تاکو لە حاڵەتێکەوە غەریبی نەبینێ نازانێ هاو زمان چەند خۆش. ئیتر من وامەزانی ئەوەتەم لە ماڵی خۆمانە ئیتر من لە یادم نەماوە من باوکم و دایکم و خوشکم لەگەڵا بوون تقریبا نزیکەی من 15 تا 16 ڕۆژ زیاتر لە خەسخانەی ئاتوڵا کاشانی لە ئێران مامەوە من لە تارانە. ڕۆژێکیان هەروەکو چۆن ئیتر وڵە پێ داگەستێ ئابەشت بە ئەحما من باوکم و دایکم و خوشەکەم لەگەڵا بوو ئەو کاتە یانیتر چۆن بڵێ مێشم و کاتە فۆرمات کراوە تا ئەو دەقەیە ئەم جا بە بیرم هاتەوە. دوایەوەتر ماوەی لە نەخۆشخانە ماینەوە تا چارەسەرمان وەگرت خزمەتێکی باشیان کردین خۆڵ ناگریان زۆر بەدەمان و لێپرسینەوە و دەرمان و ئەمانە دوایتر بەڕێیان کردین لە نەخۆشخانە وتیان کاکە ئێوە ئازادن نامەیەکی ئێرانیان پیان وان دێپارە و جلی تازە وتیان ئەبم نامەی بڕۆ بۆ سنووری کوردستان. تم لەگەڵ برادرانە تاکو ئەوان تا کرماشان هاتم لە کرماشان تر من دوایی هاتیم بۆ سنووری خۆمان بۆ سنووری پاوە هاتمە پاوە لە پاوەش هیچ هەواڵم کەسم دەست نەکەوت لێ هاتم بۆ سنووری بەروانجا بە حاڵێک هاتم بەر ئەوخوا بزانێ چەند ڕێگام بڕیەوە چونکە ناشارەزا بووم لە هەچ کە سواری سیارەمێ بردو شوێنێکی دوور دیسانە گەڕام بەر حەڵەتاکو هاتیمە گورگەر لێ پرسیانم کە دەمە ئێوارە وتیان کاکە بەم ڕێگایە بڕۆ سەرەوە بە فریشباری بوو عێراقی زۆری لێ پێڵێن هەزارخانی ئوردوگای هەزارخانی پێڵێن. ئیتر من ڕۆشتمە سەرەوە درەنگانێ گەشتم لە ڕێگا سیارێکی ئێران هات هەڵی گرتمی سوپا چوومە ئوردوگا بە فرباری و هەمووشی خەیمێ و کێگوایە هەندێک پرسیارم کە خەڵک لە دەرەوە بوون بۆ ماڵی خۆمان و خزمشتمان کەسیان نێ هەناسی. ئیتر منیش زۆر بێتاقەتم چووم لەسەر کەڵەکە بەردە دانیشتم زۆر گریام دەست کردە گریان کاتێم زانی کەسێک لە دوا چاوی گرتم ئیتر دڵم خۆش بووتم ئەمە حتمما ناسرای خۆمانە سرم کاک ئەوە کرد ساڵەتی ئامۆزامە تە باشمان کرد بە یەکە ئەوی زۆر گریاوەی زەمن باوکمان زانیمە تبتم بۆ چییە گریەی هەواڵی باوکمان پرسی وتی هیچ کۆلی بەتاقەتی تۆ بووین. بەر حاڵ درێژە پێ دەمە چوومە ماڵی مام دۆزی چوینەوێ و لێ دانیشتن پرسیاوتم کوان باوکم دایکم و خوشکەکەم وتیان لە خەسخانە خوشەکە ئاو بردوێتی دۆزیمانەتەوە هێنامان دوو تا لێرە خوشکەم بینیوە لەوێ ئەی دایک و باوکم وتیان وەڵا ئەوان لە نەخۆشخانە وەز بەداخۆ دوای هەفتەیە جا پیان وتم وتیان وەڵی تر منەوەنە هەر پرسیارم کرد و ئەگەڕان بە دوایانە تر وتیان وەڵایەوە ڕاستی بێ شەید بوون جێماوە لە خۆماڵ. خاوەکەرمی بە ڕەحمەدێ خەزوورم ئەو چەند پیاوێک تری هەڵامپەی خۆمان هاتوون جەنازەکانیان بردبوون لە ئەحمەداوە لە بنی پاڵ لەوێ هەر بە مۆخەت ناشتبوونیان هەتاوەکو ڕاپەڕین کرا هاتینەوە ئەم سنوور و شایانی هەر کەمێدا پۆشان تەقریبا 20 سانتیمێک 30 سانتیمێک لەژێر خۆڵا بوون. ئەم جاوەکەمە تر شوێنمان بۆ چاکردن و گۆڕەکەمان دیاری کردن. ئەمە هەر بە کورتی لەسەر مەوزوعی کیمیا باران بەڕاستی من بۆ خۆم چەندجار ئەم گلەیەشم کردووە. ئێمە وەکو کورد هەڵەبجە بە سومبلی نەتەوەی ئەزین یعنی بەوەی کە کوردی بە هەموو دنیا ناسان ڕاستە هەڵەبجە مەیەتبارەکەی زیاتر بۆ ئەمانە بەڵام هەڵەبجە و سیروان و خورماڵ و هەورامان و لادیەکانی شارە زۆر لێبەژ نەبوون لەو کیمیا بارانە بەڵام من هەر ئەو گلەیەکەم بۆی ینی خەڵکانی ڕاگەیان کار ئەوانەی کە نووسەرن لە کتێب شتە ئەنووسن با ئەمە بزان ینی خورماڵ زۆر مەحروم کراوە کە ئەو تاوانەی بەرامبەر کراوە. من بۆ خۆم بەرکەوتێ چێکی کیمیایم خوشەکەم بەرکەوتیمە ئێستاژ ینی دیاردەکانی کە لەسەر ماوە من تووشی حەساسیت بووم کەم بیست بووم لەوان لەو کاتەوە ینی خواگادەری قەتریشی ئەمنێ وەرێگەم بە 20,000
هەتا ئێستێژ من دەرمان بەکارێم سەردانی نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجەکە یعنی ئەوە نیە چارەسەرێک هەبێ ئەو شتانش کە لێ وەرەگرین بەڕاستی جێگەی گلەین لە نەخۆشخانەکە کوالێتیان باش نییە دەرمانەکانی کە ئیدەن بە خەڵک سوودی لێ وەرناگە بێ خۆت بڕۆی لە دەرەوە شتەکان بکڕی لە خورماڵ مەسن من دایک و باوکم شەید بوون کاکسیەق باوکی کاسحیدی مرور شەید بووە دایکی کاکسیە هەر شەید بوو کە ئەمە پێکەوە بووین وەکو خەڵکی گەڕاک لەم خورماڵە خەڵکانێکی زۆر بەرکەوتەی چینای بوون لە خورماڵە بەڵام بەداخەوانی شتەکە تەنها لەسەر هەڵەبجە بچوو کراوەتەوە ڕاستە هەڵەبجە زامەکی گەورەیە ئەمە هەمووشان شانازی پێوەگەن سومبلی گەلەکەمانە بەڵام ئەبوو خوێنەران و نووسەران و ڕاگەیەنکاران ئیحتیمامیشان بەم سنووری ئێمە بدایە ئێمە لەم دایک و باوکم و کاکسیەق و دادە ڕابیعە بە ڕەحمەتمانە شەید بوون پێکەوە هەر لە دادە ڕابیعە جەنازەکەی نەدۆزرا وەختە ئاوزێ بوتیان کەوتوتە ئاوەکە ئابردویان جەنازەی نەدۆزرایەوە کاکسیەق و باوکم و دایکم پێکەوە هەر لە بۆ چۆن بە کۆمەڵ خستویانە چاڵێکۆ لە ئەحمەداوە یەکتر تقریبا مازام 2016 بۆ حەفە بوو لە مەراسیمێکی گەوریان بۆ کردن جەنازەکانمان گواستنەوە بۆ هەڵەبجە بۆ گۆڕستانی قلیچ ئەوتە حکومەت هێرێم دەستگای شەیدان مەراسیمێکی گەوریان بۆ کردن وەزیر و بەرپرسانی حکومەت حیزبی هەموو هاتبوون ئێستا دایک و باوکم و کاک سدیق لە گۆڕستانی قلیچن لە هەڵەبجە بەڵا ینی لە خورماڵە ئەمانە شەید بەڵای ئەمە خەڵکی کەمان هەن لە هەڵەبجە نیشتەجێ بوون شەید بوون سەماڵی کاکجەلیلمان هەر بە عایلەی تیاچون داوازم تەنە کاکجەلی خۆی ماوە 5-6 کەس بوون هەر بۆ ڕوودا من هەندێ شتن لە یاد کردبوو حەزاکەمە هەرم بەبیری بێنمەوە ئەو کاتێک کە من لە کرماشان گەڕامە لەگەڵ دووسێ برادری پێشمەرگەوە هاتنە کرماشان لە کرماشان بەڕاستی من هەر زۆر ناشارەزەم بە تاقی تەنیا جێما من ئەو کاتە لێوێ هەرچۆن بوو چوومە گەراجی پاوەم دۆزیە لێ بە پرسیار هاتمە پاوە بانگی بەیانی ئەفەرموو هاتمە شاری پاوە منی هەر ناشارەزا بووم لەوێ بەس لەوێ دوکاندارێک شایخانەی هەبوو دوکانەکەی کردو ڕۆشتم مەرحەبایم کرد و خاڵێکیان مەقەڕی حەرەکەی ئیسلامی لێرەیە لەم شارە حەزەکەم پێم شان دەیت ئەتر ئەو ئاماژەی بەدەستی کرد و هەر ئاوت و لەوت ئالم پێچەوە بڕۆ یا دیوتم وڵای تخوا خاڵەکیان وڵای من هەر خۆم نازانم هیچ شوێ بڵێ نیم وەرە لەگەڵما پێم شاندە هات لە دەرگاگوت وتی ئەوە مەقەڕی حەرەکەیە ئەتر من بەبوونەی بە ڕەحمەتی ماوەس ئەحمەد کاکە مەحموود کە خزمان و هەمووکو سەرکردەیەکی بزوتنەوە ناسرا بوو وتم من چوومە ئەوێ لە مەقەڕی حەرەکە ڕێزیان لێ گرتم و لەوێ حەوانی ئەمە تاکەوەی کە پێویست و دوایوتیان ئەگەر ئەتوێ بڕۆیت بۆ کەس و کار بدۆزیتەوە ئەبێ بڕۆیت بۆ سنووری هەورامانی منتێقەی مەریوان و ئەو شوێنانە ئیتر بەڕاستی من لێ بەڕێکوت هاتم بۆ مەریوان ئەو کاتە دیار بوو بە بۆنی شەڕی عێراق و ئێران و مەریوانی چۆڵ بوو کەسی لێ نەبوو لە مەریوان گەڕامەوە من سیارەی مەدەنی زۆر کەم و لە بەرشارتەنا سیارەی ئیسپا بوون خەڵکیان سەرخست ئیتر من هەرچۆن بە یەک دوو سیارەی هاتم وتم بچم بۆ ئۆردوگا وەختە منمزانی ئۆردوگا خەڵکی خۆمانی هەمووی لێ بوو خەڵکی ئەم سنوورە کە هەشتا حەوت دوای مزارەکە خەڵکی ئێرە خەڵکی خورماڵ و لادیەکانی ڕۆشتنە ئێران و لەو ئۆردوگا نیشتەجێ بوون خزمان لێ بوون وتم بچم ماڵی ئەوان منیش بێخەبەر لەوێ ئەوانیش لەبەر قەسبی عێراق چۆڵیان کردووە ڕۆشتم یەک دوو ماڵی لێ بوو ماڵێکی لێ بوو چووم تەقەما لە دەرگاکەیان وتر فەرموویان لێکەوە چوومە ژوور و باسی خۆم بۆ کردن بەڕاستی شتێکی ئاوامانە ئەو ساحب ماڵە پیاوێکی شەمێرانی و بەداخەوانی برادەرانی پارتی بوو ئەو کاتەوە من تەمەنێوەش نەبوو 16 ساڵۆنی بوو پێی وتم ببە بە پارتی یعنی من ئەو حاڵەتە بەسەر هاتووە بەڕاستی یعنی زۆر ناخۆش و بەلام و هەستێکی ناخۆش بوو بۆ من کە ئەو داواکاری لێت وتم وەڵام من نابم پارتی کاکە وتی وەڵی تۆ بڕۆ خەمێکی خۆت بخۆ ئێمە جێگەیمانەوەمان نییە بەداخەوە ینی شتێکی زۆر ناخۆش بوو ئەو هەڵوەستە ینی لە خەڵکی کورد ناوەشێتەوە ئێتە من هاتم لە ڕێگە سواری سیارێکم بردمی بی پازدار خۆی کرد بە مەعاسیێر لێ دایان بەزانم تر خۆ من کە هیچم نەزانی هەر تەنها نامەیەکم پێ بوو خوایە نامەیەکی مەرەخەسی
نامەکەم پێ پیشاندان و تیان وزا و داوام برینداری کیمیایە هەندێک دەرمانشیان ئێمە نانیانە منان وخوارد و ئیتەوتی ئەمە من بڕۆ چوومە سەر جادەکە سیارەی هات دەست دەراگرت بە حسابی خۆ من بۆ ئەو منتیقەی ڕۆم بۆ منتیقەی گورگێرە ڕۆم نزیکە لەوێ ئیتر ئەو بەرەو سەوڵاوە منی بردبوو منیش ناشارەزا لەمە ئێوارەیشە ئیتر ئەو لە بەنزینخانەی لای داوتی بە من پیادە شودا بەزی من و هاتمەوە سەر جادە چی بکەم خوایە بۆ خوارە ڕۆم نازانم بۆ سەرەوە نازانم ئیتر لە دوورەوە ئافرەتێکم بینی مناڵێکی بەدەسە و من زۆر بە پیری ئەوان ڕۆشتم چوو مەرحەبایەک کەوت و دایکیانەوە ئەو گوندە لە کوایە سەوڵاوە گورگەیەر عەفوو ئەجاوتی وەڵا پورێکیان پورە بمرێ کاکە گیان ئەتۆ خەڵکی وتم منە عێراقیم نازانم وتی وەڵای حالێکی و دام لێوە هاتووم ناشوتی وڵای ناشارەزای دیارە زۆرت ئین کردووە جێ دێڵاوە ئێتە بەم بە ناشارەزای وتی پێ پیشانەوتی ئالێەوە بڕۆ ئەچیتە ناو گوندەکە تۆ چوومە ناو گوندەکە لێوە من هەرچۆنێ بوو بە پێ سەرکەوتمتانی هۆڕێگە دوایی بە سیارێکی سوپای ئێران لێوە چوومەوێ لێوە کە سوکاری خۆم دۆزیەوە و خوشەکەم و کاتە کە ئاو بردبووی پازار دۆزی بیانەوە لەگەڵ خۆیان بردوبیانە ئۆردوگای شوێشە ماوەی لێوە تاکو دۆزیانەوە جایانیان بۆ ئۆردوگاکەی هەزارخانی ئەو کاتە یادم نەبوو باسیەوە بکەم ئەوەز ئەیانی بەسەر ئێمە هات چۆن ئەڵێ قیامەت بەڕاستی قیامەتێک بوو بەسەر خەڵکی ئەم سنوورە و هەڵەبجا هات ئەو کیمیا بارانە من بۆ خۆم سەر ڕایەوە چاوم لە دەستدا بوو یعنی پێستی دەم و چاوم هەمووی لێ بوویەوە خەڵکمان زۆرە بێنی هەموو پێستی پێوە نەمابوو هەمووی بڵخی کرد و چۆنی کەسێ بسووتێ ئەو هەموو گیانی بڵخی کردبوو خەڵکێکی زۆر ینی شەهید بوون لە ڕێگەی خۆرماڵ ئەحمەداوان نزیکەی 70-80 کەسێک زیاتر شەهید بوون لەو ڕێگایکە ئەو کاتە خەڵک ئەویست خۆی ڕزگارکە بەرەو شاخەکان بڕات و خۆی بگەنێتە ئێران لەو کاتە فڕۆکەی عێراق هاتن ئەم ڕێگەی بردومانی کیمیا باران کرد چەمی زەڵمی بردومان کرد هەر ئەو کاتە جوانەوە لە یادیشمە ئەو ڕۆژە کۆپتەرێکی ئێران کەوتە خوارەوە ینی جێشی عێراقی هاتە بە چەمی زەڵما بەسەر خەڵکەکە ئەگەڕان زۆر بە نزمی کۆپتەرێکی ئێران لێیاندا لە هەورازەکەی ئەحماوە ئالیاشکا لیا کەوتبوو ئەو ڕۆژی کە هێشتر تازە کیمیایەکەی دابوو لەم سنوورە دوای ئەوەیە ماوەیەکی زۆر لە ئۆردوگا ماینەوە تقریبەن وازەم تا مانگی 6 هەشتاهەش من لە ئۆردوگا ماینەوە ئەو وەختای تر سوان بگەڕێینەوە عێراق هێشتر ئەفاتوشیدا نەخست بوو من بۆ خۆم ئەو کاتە ڕۆشتم لە بیەکەڕە تووشی کاک محەممەد حاجی مەحموود موسکرتێری حزبی سۆشالیست میگزمێنێکی شیریان پێ بوو دەستم لێ ڕاگرت مناڵێک بوو وەستا و مەرحەبای وتی کاکەکان چیتەوێ وتم کاکە هەمە من پڕی فڵانە کەسی یاڵامپەییم دایک و باوکم شەهید بوون هەر خۆم لە ئێرانم ئەمێ بگەڕێمە بۆ عێراق ئەوەی ڕاستیوە کاکە هەمە وتی دەوەرسەرکەوە لەگەڵمان من بۆ سنوورم بۆ سنووری قەندیلە ڕۆمە کاولان ئەوان سەرکردایەتیان لە کاولان بوو لێوە نزیکە لە قەندیل وتی ئەتبەمەوە لێوە هەر خۆم وڵاغدارە بۆ گرەوە نێرمەوە لێرۆ سوپاسی شێکە من تر ئەو کاتەوە وڵای کاکە هەمە من خوشێکم لەگەڵایە ئەوتی خوشەکەش و بیانوت خشم لە ئۆردوگایە ئەتەوەی ڕاستوتی چی بوت وڵایی دێ وەرەقەیەکم بۆ کاکەم هەمە کاک هەم ماڵیەوە بێ نامەیەکی بۆ نووسیم بۆ عەلاقاتی خۆیان تر ڕۆشتم بەڵیەکیان بۆ کردم دوای چەند ڕۆژێک چوون خوشکەمێنە و لەگەڵ چەند کەسیکە بەڕێکەوتین چوینە بانە و ناڵاس لێەوە ڕۆشی بۆ سەرکردایەتی سۆشالیست ئەوتە کاکە هەمە لە دەی کاولان داهانیشت چوینە لای ئەوان نامەکەمان پێ پیشاندان و بەڕاستی یعنی زۆر کاراسانی بۆ کردین جوان لە یادمە دنیا زۆر ساردیش بوو متیخەمی بەفر بوو پیاوێکی بانکرد و تێمانە میوان و خزمی منن ئەم شۆ خزمەتیانەکەیت وڵاغداریش بوو چەند وڵایخان پێویستە ئەی شامە پارێشان لێ وەرناگری تاکوێ ئەیانێ بیان بە ئەمە قسەی کاکە حەمەی حاجی مەحەموود بۆ کاتە بۆ ئێمە سوپاسی یەکەم بەڕاستی ئەمە ترەوەمان قبوڵ نەکرد ینی کابرا هەتا نێوەرا پارە وەرگرت دوای کە پارەمان نایەت با بەقەی ناکە کاکە حەمە هیچ ناڵێتەوە پارە دێمە بە مەژڵێ وەرمگرت و لایەوە ئەتر بۆ شەویانێ من لە ڕێگەی کاکە حەمەی حاجی مەحەموود هاتون سنووری قەندیل قەناعەتکەم من
جوان لە یادمە 13 دانە سەعات بە قەندی لە ئێمە ڕێگەمان کرد بەردێک بە خەدە کورسێک نەبوو دانیشەمی بەفر بەو حاڵەوە ترێمە هاتینەوە سنووری عێراق و یەک دوو ڕۆژ من لە ڕانیە ماینەوە لە ماڵی ناسرایەکمان دوای هاتنەوە سلێمانی تر ماڵی برا و خزمەکانم دۆزیەوە من لە قالاوە بیناکانی قالاوە دانیشتن ئەو کاتە تەچوینەیە من بەڕاستی کە هاتمە پەشیمان بوو لە چی من 3 ڕۆژ لێ بووم ئەوە تەواری هات پیانتەوە هێزێکی عراقی بوون تەواریم زۆریشان کورد بوون هاتموتیان کاکە لە ماوەی 1-2 ڕۆژە چۆڵی نەکەن ئەتان بین بۆ نوگرە سەلمان ئیتر من زۆر بێتاقەت بوو منیانێت ئۆز ئەمان بەسەرا هات و ئەوم ڕێگەوەرە بێتەوە 3 ڕۆژ دانیشی ئیتر براکان و خزم و کەسکار خەڵکی زۆری لێ و خەڵکی هەڵەبجەی جا خەڵکی هەڵەبجە هەر بەڕاستی قاچاق بوو لە سنووی سلێمانیشە هەنی هەر بیامینە سوکاتیان پێکرد داوای پێناسیان لێ بکرێ بیان زانێ هەر لەسەر نووسە هەڵەبجە سوکاتیان پێکردی تە بەهەرحاڵ هەر یەکمان چوین بەلایەک ئەوها من جوان لە بیرم دێ لە سلێمانی زۆر گەڕانیانی خەڵکی بۆ شۆژ ماڵی نێدامە خەڵکی لای خۆمان خەڵکی هەڵەبجە ئێمە چوینە گەراجێک بوو گەچیشی پیا بوو هەرگەچی هەڵڕژاو گەچەکەمان پا کردەوە چوینە نای ینی ئەمە دوای ئەو کارە ساتە ئەوە شم بینی من کە هاتمەوە زۆر بەلامەوە ناڕەحەت بوو لەسەر دڵم ئەو دوای ئیتر خەڵکی ئەم سنوورە لە ڕێگەی حکومەتەوە هەڵەبجەی تازەیان دروست کرد زەویانە بە خەڵکی ئەم سنوورە لە سنووری زەڕایەن کە ناوێن ئەو هەڵەبجە سەدامیە حەلەبجە سەدامی بە عەرەبیەکەی ئێستا خۆمان پێڵێن هەڵەبجەی تازە لێ بووماینەوە هەتاوەکو ڕاپەڕین کرا کاکتر هاتینەوە بەڕاستی ئەم شارەی ئێمە کە خورماڵە یەک خانووی تێدا نەبوو یەک خانوو هەر هەمووی تەخت کراوە بلدۆزەر تەنها لەم شارەی ئێمە 2 قوتابخانە مابوون قوتابخانەی خورماڵ لەگەڵ ئەوەی سەنازان ئەحمەدی خانیە کێ پێڵن ئەوەی سەروایان ئەویش ئێران وەختی ئەو ئەم منتیقەی داگیر کرد بوو هەمووی کردو بەژێر خۆڵە بۆ پەناگەی خۆیان ینی ئەو قوتابخانەوە ئەوەی سەرەوە هەمووی کردو بەژێر خۆڵە تەنها ئەو دوو بینا لەم سنوورە مابووە گینا بەردی بەسەر بەردۆنەوە ئەم شارە بەڵام بەداخەوە دوای ئەوەش حکوومەتی هەرێم نەیتوانی خانوویەک بۆ خەڵکی ئەم سنوورە دروستکات تەحەداکەم حکوومەتی هەرێم بەرپرسێک بێت بڵێ وانە بڵێ لە خورماڵە لە سنووری خورماڵ یەک هۆدەمان بۆ خەڵ دروست کردووە خەڵکی یعنی لە سەر گیرفانی خۆی خەڵ زۆر فەقیر ئەو وەختە گرانیەکە بوو دوای شەڕی عێراق و کۆیت و ئەمانە بوو خەڵکی هەژار بوو خەڵکی هەراوە کەلاوە کۆنەکەی هەڵەچینیەوە تیا و ئابۆ شەوەی ئیدارەمان کرد ینی ئەوەش هەر گلەیەکە بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە نەیانتوانی خزمەتی خەڵ بکەن بە تایبەتی ئەو شوێنانەی کە مەینەتبار بوون وەکو هەڵەبجە و خورماڵ و هەورامان و گوندەکانی شارە زۆر هیچیان بۆ نەکردین مەکتەبەکە دوایەوە بەرەی کوردستانی جوان لە یادمە من شۆفڵیشیان هێنا قوتابخانەکان دەرخستنەوە خۆڵەکان لەسەر لادان ئێستاش هەر ئەو قوتابخانە خزمەتەکەن بە قوتابیانی سنوورەکەمان کە هی سەردەمی 79 دروست کراوە لەگەڵ داگرتنی دەهاتەکانی خورماڵ ئێن سنووری خورماڵە هەورامان داهاتەکان دابەزانە خورماڵ ئەو کاتە ئەندێکیان بردە زەمەقی زۆریشان لە خورماڵ نیتەژێن کە دەڵێ مجەمەعی خورماڵ ئەو کاتە دروست کراون هەتاکو ئێستش هەرماون خزمەتەکەن ئەو قوتابخانەی من هەر بەدا ئیتر قوتابخانەکەم فەوتەوازم لێنێتەوە هەرەوەڵا من هەتا ئەو وەختە ئیتر تا پۆلی دوی ناوەندی خوێن وازم لێنێتەوە کیمیابەرانی هەڵەبجۆم سنوورە بەڕاستیانی ئەوەی کە لە بیرەوەری منە ما بێت و چی دروست کرد بێت لەسەر دڵی ئەمە من بۆ خۆم ئەو کاتەڵێم کە قوتابی بوون حەزمانە کرد درێژە بە خوێندنەکەمان لە دەستدا فەوتا و خۆشەویستترین کەسەکان دایک و باوکم ئەو کاتە لە دەستدان و ئەوەی بوشمان و کوشتی مادی هەمومان لە دەستدا و شتێکیش لە بیرەوەریەکەمان لە ماوەتەوە خەت لە بیرمان ناچێت لەبەر من بۆ ئێستش کە ئاسەواری ئەو کیمیابارەم هەر لەسەر ماوە کەواتە هەر لە بیرم ناچێتەوە هەنی شتێک نییە لە بیرچێتەوە زامێکی قوڵە لە جەسەی خەڵکی ئەم مندیقەیە ئەوەی کە بڵێن بۆ کورد کرات
کیمیاباران تەنها بوو بە ناسنامە بۆ گەلی کورد بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی کورد یعنی یا ئەزممویان نەبوو یان نەیانویست لە پاڵ ئەوەی کە بووە ناسنامەی گەلی کورد نەیانتوانی خزمەتی گەورە هەم بە کوردستان و هەم بەم سنوورە یعنی کە تایبەتمەند بوو نەیانتوانی بیکەن بەڕاستی. من حەزەکەم شتێکی هەیە باسی کەم ئێمە وەکو بەرکەوتەی چەکی کیمیایی هیچیان بۆ نەکردین بەڕاستی من ئێستش هەموو مەعامەلەتەکانم هێناونەتەوە چوم لە تاران لە خەسخانە یاتوڵاکاشانی ئەو ڕۆژی کە لە خۆرماڵ بریا و بە نامەیان بۆ کردوون فڵانی کوڕی فران هەمووی ناویسیانی هەمی تایە بە برینداری چەکی کیمیایی نووسراوم هەموم هێناوەتەوە هیچیان بۆ نەکردم بە بیانوی ئەوەی ینی من نزیکەی ئەوەن بۆ نزیکە بۆ بەرەوە 40 ساڵە ڕووی ئەم وەزعەت کراوە یعنی کە بردیان بۆ فەحس ئەڵێ کاکە تۆ ڕێژێکی کەم کیمیایی لە گیانتانە ماوە هەتاوتم بە لیژنەوتم کاکە جا خۆ من ئەوە نزیکەی ئەو کاتە کە چون فەحس نزیکە دەوری 30 ساڵە 32 ساڵێک ئەو نەبوو وتم جا باشە من دوای ئەو نەساڵ تۆ وەکو ئەو ڕۆژە من بەرکەوتی کیمیایی بم هەروە لە جەسەما مابێ کاکە ئێمە لەو ڕۆژە وتمە دەرمان بەکار یانم وازم تۆزێ باش بووە یعنی ئەوەشان بۆ نەکردی من زۆر گلێمی خوا ئاگادارە خەڵک ئەناسم وەک خۆم چۆن خۆمە ناسم ئاوا خەڵک ئەناسم وەڵی ئەتوان بڵم بۆنی کیمیاییش بەسەران چووە موچەی بۆ بڕاوەتەوە بە بەرکەوتەی کیمیایی خەڵک ئەزانم وەختی خۆی بە هۆکارێتە چاوی کوێر بۆ کراوە بە بەرکەوتەی کیمیایی ئەمە کیمیایی چاوی کوێر موچەی بۆ بڕاوەتەوە من بۆ خۆم و خوشکەکەم مەعامەلات و هەموو شتێکمان بردووە هەتاکو ئەم دەقیقیشیانمە نەکردی. Ari